بە جۆری بەڵگەنامەیەک ئەمەیە لە لای منەوە دەرەکەوێت بەڵگەنامەیەکی سەردەمی عوسمانیەکانە نێوەڕۆکی ئەم بەڵگەنامەیە تەمەن بە عوسمانلی نووسراوە ئەوە خەڵکی خۆی بیخوێنێتەوە ئێستا شارەزایەکمان هەیە باسیتان بۆکە باسی نەورۆز دەکات پیرۆزبایی نەورۆز دەکات و وەکو جۆرێک لە نەفیرعام یان مەسەلەن هێزەکانی ئەو کاتەی وڵات با بڵێن ئیمپراتۆریەتەکەی پێی گوتون کە بڕۆنە کوردستان هەڵمەتێکی سەربازی بکەن بۆ ڕۆژی ئاگری نەورۆزەوانە ئەوە بەڵگەنامەیەکی گرنگە کە دوو شتی تایە یەکەم هەڵمەتێکی سەربازیە لە کاتی نەورۆزە و دووەم باسی نەورۆز دەکات کە دەیسەلمێنێ کورد نزیکەی 300 ساڵ لەمەوو بەرەوە ینی ئەوان پیرۆزباییان کردو کە کورد بەردەوام ئاگری نەورۆزی کردوێتەوە هەروەها دانپیانانێکی شەبەوەی کە ئایا نەورۆز دەبێتە هۆکاری ئەوەی کە کورتی یەکگرتوو بە یاخود ناجا ئەمە بوردەکاری تایە و بەڵگەنامەیەکی گرنگە بە تایبەتی بۆ ئێستا کە بەرەو ئاگری نەورۆز دەچین و هەروەها بۆ کورد و بۆ ئەم دۆخەی ئێستای کورد کە نەورۆز دەتوانێت جارێک تر یەکیان بگرێتەوە یەکیان بکاتەوە بە تایبەتی خۆتان زان باسم کرد لە ڕۆژ هەڵاتی کوردستان دەیان هزار و سەدان هزار کەس کۆ بێتەوە بۆ ئاگری نەورۆز لە باشوور لە باکوور لە ڕۆژاوی کوردستان ئەمڕۆ حاڵەتێکی لۆ شەوازێ دەمێت لەگەڵ دکتۆر محەممەد گەڵاڵایی سپۆری مێژوو هەروەها شارەزا لە خوێنەوەی دەستنووسی عوسمانەکان گفتوگۆ بکەم کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمدایە دکتۆر بەخێر بن. زۆر سپاس کاکەوە بیانیتان باش بەسەربانی تۆش باش خۆر باش زۆر سپاس. ئێمە نەخوێندەوارین بە بەرامبەر ئەم دەستنووسانە ئەم دەستنووسە جەنابەت خوێندووتەوانێ و وەکو زانیاریشم هەیە هەتا وەکو 1:30 شەوی ڕابردویانی تا ئەم بەرە بەیانە سەرقاڵی ئەم بەڵگەنامەیە بوویت و سێرچت بۆ کرد و ئیشت یا کردو ئەوانە ئەم بەڵگەنامەیە چی دەڵێ؟ زۆر سپاس کاکەوە بۆ میوانداریەکەتان ئەو تکە ئەەکەم ئێمە شەر کۆلکە نەخوێندەوارەچین لەو واری خۆمان بەڕاستی دەستان خۆش بیاخوا تاوان بەڵگەنامەکە بە زمانی تورکی عوسمانی نووسراوە مێژوەکەی دەگەڕێتەوە لە بۆ نووسراوە ناوەڕاستی جەمادی دووەمی 1945 کۆچی واتە چکەمە لە ئەوەی عوسمانیا زۆر جارەگەر بڵێن بۆ نوە ڕۆژی یەک نەنووسرابی یان دوو نەنووسرابی نووسراوە ئەوائیلی مەسەلەن مانجی ڕەبیع الأول مەسەلەن یان نووسراوە ئەواخری مانجی شهری مەسەلیان مانجی ذی الحجە ئاوە بەزمانبوونە لەو هیجری قەمەری بەڵێ کە دەڵێن ناوەڕاستی بڵێن جەماعەتی دووەم دەکاتە 11 تاوەکو 1945 کۆچی کەنی دەکاتە چەندی زاینی دەکاتە 29 11 1932 هەتاوەکو هەشتی کانونی یەکەمی 1932 واتە ئەم دە ڕۆژە پێ دەگوترێ ناوەڕاستی جەمادی دووەم لە 1932 ئەو فەرمانە لەو کاتێمانە بڵێ لە دیوانی سوڵتانی دەرچووە لە دەوڵەتی عوسمانیە بە خەتی بەخۆی چوار خەتی تێدا هەیە بەس بەڵام خەتی دیوان و تعلیق و ڕێحانیە ینی تێکەڵاوە بەڵام زیاتر خەتە دیوانەکەی بەسەردا زاڵە لە نووسینەکەیە نووسینەکە فەرمانێکە کراوە بەسەر 26 سەنجەق و میر و ویلایەت و ئەیالەت و هەروەها حتا بنەماڵەکانیش بنەماڵەکان هەتا پیا ماقوڵان حتا هەڵبژێردراوان حتا سەربازانی سەر حدود هەتا سەرۆکەکانی سوپا لەسەر سنووری دەوڵەتی عوسمانی بە تایبەتی لە کە دەڵێ سنوورەکانی خۆرهەڵاتی وڵاتەکەمان یان ئیمپراتۆریاکەمان کوردستان بەڵێ کوردستان بەگشتی طبعاً چەند شارە ناوی شارەکانیشی بردووە 26 شارە 26 شارە لەوانە 16 شاری تایبەتە بە کوردستانی مەسەلەن هەولێرە کەرکووکە دیاربەکرە مووسڵی شەر کوردستانە حتى حەریریشە بەڵێ ڕۆحایە ڕەقەیە کلیسا شارەکانی دیکەنە مەسەن ئەنتابە بیرچێکە مەسەلەن نمونە منتقەکانی حتا دەرسیمیەکانیشە چێمشگەزەکانن ئەمانە هەمووی تێدا یانی طبعاً ئەوە لە بۆ کرایە کە کاتی خۆی لە 28 11 1932
نادرشای ئەفشاری هێرش دێنێتە سەر منتقەکانی زەها و لەوێش لە بۆ بەغدایە کە و دوای 4 فەیلق بەڕێ خاتن لە بۆ سەر ناوچەکانی دووسخورمات و داقوق قەرەتەپە و کفری خەڵکەی زۆر ئەکوژن لەو ماوەی ئەو خەبەرە لە ڕۆژی پاشتری هەتاوەکو هەشتی کانونی یەکەمی 1932 دەگاتە دەرباری عوسمانی واتە سەڵتەنەتی عوسمانی لەوێ ئەو فەرمانە دەرەکرێت بە کۆکردنەوەی هێز لە بۆی هەتاوەکو بەهارێت کەمە ئەم هێزە بۆچی کۆکراوە بۆ ڕێگریە یان بۆ پاراستنە بەڵێ ئەمە ئەو 26 شارە زۆرە تەمان تاوەکو ئەو هێزە بەپێ ئەو کاتێکەوە هۆکارەکانی گواستنەوە جیاواز بە لەگەڵ هۆکارەکانی گواستنەوەی ئێستا تاوەکو ئەو هێزە کۆ ئەکرایەوە ئەگەنە شوێنی خوان و سەرکردایەتەکان کە دیاری کرابوو بە ناوی ئەحمەد پاشای بڵێن والی بەغدای کە هێرش بکاتن لە بۆ ڕەتی ئەو بڵێن هێرشی ئێرانیەکان بە تایبەتی نادرشای ئەفشاری بداتەوە چکان لەوێ لەوەکەی هەر دەڵێ یەکەم جار بەغدایە قایم بکەن اینجا هێز کۆ بکەنەوە داخلی ئەڵێ لە بۆ بەهارێ لە بۆ نەورۆزێ وشەی کە نەورۆز تێداهاتە ئەڵێ لە بۆ نەورۆزی ئەو هێزە بگاتە هەموو مەملەکەتەکانی ئێرانێ چکەمە کاتی خۆی کە ئیمپراتۆرەی سەفەوی لە 1922 لەلایەن ئەشرەفخانی ئەفغانیەوە کە کۆتایی پێهێنرا کە ئەفغانیەکان گەیشتە ناوەڕاستی ئێران و دواتر ئەسفەهان و کە پایتەختی سەفەویەکان بوو بە یەک جاری کۆتاییان بە ئیمپراتۆری ئەو کاتە دەرفەت بوو کە عوسمانیەکان داخلی ناو سنوورەکانی ئیمپراتۆرەی سەفەوی بوون چکە دەوڵەتەکە نەمابولێک هەڵۆشرابەوە من هەندێک زانیاریم گوت ئەگەر ڕاستی بکەیتەوە یان بۆ کۆڵە پەسەندی بکەیتەکان لێرە لەم بەڵگەنامەیە پیرۆزبایی نەورۆزی کردووە نەخێرنا دەڵێ لە نەورۆزدا ئەوە ئەو هێزە بگاتە ناوەڕاستی هەموو مەملەکەتی ئێران هێزە بۆ تایبەت بۆ نەورۆز نێردراوە یان کاتەکەی لە نەورۆزایە دوین باسی ئەوە یەکەین کە کاتەکەی ئەو هەڵمەتێکە کۆکرایتەوە ئەو هێزە هەمووی دێتە کەرکوچێ دێتە کەرکوچێ بە سەرکردایەتی عوسمان تۆپاڵ پاشا عوسمان تۆپاڵ پاشای هەندێک دەڵێن لە سەر چاوەکان تقریبی نزیکەی 400,000 سەرباز و بەڵام ئەوە چونکە لۆ وەکو لە بۆ قسەکانمان کە بڵێن پاڵپشتی بکەین 24 سەرکردەی سوپایی دەگەداوەواتە ئەمە گوتمان 26 وانە یە و 26 شارێ بووە سەرکردە سوپایەکان بە خۆشراوە 25 ئەوانجا کە هاتوونە کەرکوب تقریبی دەڵێن 400,000 سەرباز بەڵام 400,000 سەرباز لە بۆ کاتە کەمە بڵێن نافۆن ئەو ژمارەیە زۆر زۆرە ئەکرێکەم بیلەوانەیە هەر شارێکە 10,000 نردبی بگاتە 200,000 ئەوە بە لەم بەڵگەنامە یان ئەوانی دیکەیە کە جەنابەت بە دوایە چووی باسی ئەوە دەکات کە نەورۆز کراوە یان نەکراوە لیان تێک شۆیان لیان تێک نەچۆ بە تایبەتی بۆی ئەم خۆ ئامادەکردنەوە بۆ هێرش و بۆ نەخێر نەورۆز نەکراوە ینی با بڵێن لەو کاتەدا نەورۆز نەکراوە چکە نادرشا کە هێرش دێنێتەوە لە بەردەوام دەبێتن هەتاوەکو بەهاری 1933 لە هێزەکان عوسمانیەکەەوە نەتوانراوە نەورۆز هەر نەکراوە ینی با بڵێن دواتر هیچ شەڕ دەگاتە کەرکوچێ هەتاوەکو ئایاری 1933 ئەو شەڕەکە لێ بەردەوامە بیتن تەمان لە کەرکوچێ ڕێژشی زۆر لە مسلمان و جوو ئەکوژێن و لە 15 حوزەیرانەوە هێرشی پێچەوانەی عوسمانیەکان دەست پێەکە هەتاوەکو 15 تەمووزی 1933 لەوێ نادرشا ئەشچێتن دەڕواتەوە لە بۆ ئێران دەجارێککە لە تەشرینی یەکەمی 1933 هێرش دێنێتەوە پێکدادانێکی زۆر گەورە لە دەشتی لەیلان دکتۆر دروستە بێتن لەوێ تاوان 20,000 سەربازی عوسمانی ئەکوژێتن بەڵێ شکل لەمەی کە ئێستا لە پشتی منەوەیە تامان ئەمە یەک پرسیارم لەمەی هەم ماوە بەڵام وەک پرسیارێکی تریشم هەیە ئەم بەڵگەنامەیە چ گرنگیەکی بۆ کورد هەیە یەکەم بەڵێ دووەم جگە لەمە چی دیکە هەیە بەڵگەنامە کە باس لە نەورۆز بکە لە سەردەمی عوسمانیەکانە بەڵێ تاوان مامۆستای گەورەمان دکتۆر کەمال مەزەر لە باشتی پڕنەوەری خوددادا بێتن ئینشاءالله زاتە جارێ قسێکی دەفەرمون دەیگوت بەرامبەر بەڵگەنامە بە 1000 بن یعنی دەیگوت 1000تان هەبێتن چکە هەموو بەڵگەنامەیەک لە بۆ ساختکردنەوە لە بۆ ڕاستی و دروستی لە بۆ زانیارەکانی نێویدا زەحمەتە هەمووی ڕاست و دروست بیتن چونکە یەکەم شتەمەوەی بزانین هەموو ئەو بەڵگەنامانەی کە لەسەر کوردستان نووسراون
بە تێڕوانینی دەوڵەتانی کە لە کوردستان حکومڕان بوونە یان فەرمانڕەواییان کردووە بە دیدی ئەوان نووسراوە ئەمە یەک یعنی وەکو بە دیدی ئێمە یان بەویستی ئێمە یان وەکو زۆربەی حقائقی تاریخی وەکو خۆی بیتن نەنووسراوە ئەوە یەکەچیان چکە دەبێت ئەمە لەوەی زۆر حەزەرمان هەبێتن ئەبێ بە چاوەکی ڕەخنەیی زانستیانە سەیری بکەین و هەڵی بسەنجێن لە سەردەمی عوسمانیەکانە نەورۆز هەبووە طبعا یەکەم جار کە لە وەسایقی من خوێندومەتەوە بەکار هاتووە لە 1548 وشەی نەورۆز لە بەکار هاتووە لە ئیمپراتۆری عوسمانی ئەمەش بۆچی بووە بۆ کۆکردنەوەی داهات بووە بە تایبەتی لە دەفتەرێکی داهات ویلایەتی دیاربەکر ئەمە هی ئەو بووە داهات کۆکراوەتەوە بۆ نەورۆز لە بۆ نەورۆز تاچکە دەڵێ لە نەورۆزی 1954 لە بۆ 1955 کۆچی کەنی دەکاتە نەورۆزی 1548 1549 یعنی ئاوە بووە طبعا ئەوە لە ئیمپراتۆری عوسمانی شتێکە بووە ساڵنامەی ڕۆمی هەبووە ساڵنامەی ڕۆمی لە کێوە دەستی پێکردووە لە 13 ئازار دەستی پێکردووە یەکەم ڕۆژی بە ناوی مانجی مارت لە یان ئاذار لە تقریبی لە 1750 بەولایەوە ئەو ساڵنامەیان بەکارهێنا ئەمە ساڵنامەی ڕۆمی چ و ساڵنامەی دارایی بوو واتە لەگەڵ هاتنی داهات تایبەتی لە بواری بڵێن ئاژەڵداری وە کوشت و کاڵی احتیماجیان کردوتە سەرێ لە بەهارەوە بەڵێ بۆچی بۆ نمونە دەفتەری داهات لەو کاتە بەتایبەت لە دیار بەکردبوونەوە کوردستان نەورۆز بۆ نەورۆزی خوێندوەتەوە ینی ئەمە ئەو ساڵنامەی دارایی بووە ئەزانم ینی بۆچی بۆ نمونە لە ینی باس کاڵێ لە نەورۆز بۆ نەورۆز بۆ خۆی ئاماژەیەشی هەیە ئاماژەیەکە بەڵێ ئاماژە زانستیەکە لێرە چییە کە نەورۆزی خوێندوێتەوە بۆ نەورۆزێکی دیکە ئێستا ئێ ماڵین لە بەهارەوە بۆ بەهار بۆ نمونە لە مانگی یەک بۆ مانگی یەکی وانە پرسیارەکە زۆر جوانە پرسیارەکە ئەوەیە کەوان نەورۆزیان لە کێوە دەست پێ کردووە گوتیان نۆی ئازار کە بچکە بە ساڵنامەی ڕۆمی 13 لە بۆ ڕۆژی 21 دەکاتە نۆی ئازاری ساڵی ڕۆمی ئەوان لەو ڕۆژەوە کردیتیانە جەژن یان جژنەکە چۆن بووە جژنی خوێندسیانزە بە دەرەکەی ئێستا بە دەرەکەی و کاتە خوێندنەوەی شعری قەسیدەی ستایشکارانە بووە لە بۆ سوڵتانەکانی عوسمانی باسی چرۆکردنی گوڵ و گوڵزار و هاتنی بەهار و هەروەها ساوزبوونی درەختەکان بووە ئەویان باس کردیا بە شێوەیەکی گشتیانی بڵێن ئەوە یەک لەوەکاند و خواردنە چەر تایبەت هەبووە لە نەورۆز وەکو جۆرێک لە هەویر بووە ئامادەکراوە بە کۆمەڵێک بەهاراتی زۆرەوە دواتر لەلایەن سوڵتانەکانی عوسمانی پێشکەشی کەسوکاری خۆیان کراوە هەتا خەڵکی کەش پێشکەش کراوە هەتا سەرۆکی ئەستێرە ناسان لە ئیمپراتۆری عوسمانی لەو کاتەدا ساڵنامەی یەک ساڵی حازرە کرد ئەیدایە سوڵتانی دواتریش بەخششی وەرەگرت ئەوانە هەمووی لە نەورۆز بە طبعا نەورۆز لە منطقەی ئەنادۆڵ با بڵێن لەو مێژووی ئەنادۆڵ بە تایبەتی لە بەشی ڕۆژاوایەکی هەتا تورکەکانیش هەتا لە بەشی ئەوی کوردستانیشدا یادی کرایتەوە بڵێن وەکو جژنێکی بەهارانە بەلایەنەوە ڕۆژێکی یعنی ئەو کاتە ئەو فترەیە پیرۆز بە هەتا مەسەلەن بەچیان داناوە فترەی عوسمانیەکان بە خەڵقبوونی ئادەم بە گەیشتنەوەی کەشتی حەزرەتی نوح بە کەناری زەوی بە لەدایکبوونی ئیمامی عەلی بە ڕۆژی بە خەلیفەبوونی ئیمامی عەلی و بەو ڕۆژەشان داناوە بەو شەو ڕۆژی نەورۆزیان بەوە داناوە کە هەموو بوونەوەرەکان ئەوانی زیندوو و مردوون لەو ڕۆژشەوە سوزدە لە بۆ خوا ئابن دەستخۆش دکتۆر محەممەد گەڵاڵایی سوەڕی مێژوو شارەزا لە خوێندنەوەی دەستنووسی عوسمانەکان زۆر سپاس خۆشبی زۆر سپاس.